خۆشەویستان لێدەن سەڵەواتان لێدەن. اللهم صل على سيدنا محمد، اللهم صل على حبيبنا محمد، اللهم صل على شفيعنا محمد. خستەخانەی مهرەبانی بەردەوامە لە ئۆفەرەکانی لە هەموو مناسباتە ئاینیەکان. لۆیەکە ئەوڕۆکەش چەندین نەشتەرگەری دەکرێتن بە سەڵاوات و هەروەها پاشانیش عیادەکەشمان هەر بە سەڵاواتە. و لێرەوە سوپاسی ئەو دکتۆرانە دەکەم کەوا لەگەڵە من عملیات و عیادەکانی خۆیان دەکەنە سەڵاوات. دەستخۆشیم لۆ خۆشی بەڕێزم دکتۆرە چرۆ هەموو کاتێک پێشەنگ بووە گوتیتی ئەمریش دەگەرەتومە. سوپاسی هەر هەمووان دەکەم کەوا هاریکاری نەخۆشی هەژار دەکەن. مهرەبانی یعنی نەخۆشخانەی سەڵاواتەکەیە. سەڵاواتەکە ئەوجە دڵخۆش بی ئەوانەی کە پشتیوانیان کرد و پاران هینا دڵنیا بن پارەکانتان لە دەستەکی ئەمینە. و ئەوانەی کە ناحەزیشن خۆی گەورە هیدایەتیان بدە و خۆی گەورە عاقیبەت خێرمان بکاتن. خۆی گەورە بەهەشتی بەرین بەنسیبمان بکاتن. دنیا زۆر کورتە، باشترین شت لەو دنیای کورتەی ئەوەیە بچینە بەهەشتێ. خۆی گەورە عاقیبەت خێرمان بکەن. دەلێدەن سەڵاواتان لێدەن. اللهم صل على سيدنا محمد. میهرەبانی دڵسۆزی و لێزانی